ئەمڕۆ بە بۆنەی ڕۆژی جیهانی ژینگەوە پرۆشن بیری مناڵان بە هاوکاری چەند ڕێکخراوێک و چەند دەستگایەکی وەکو پەروەردە وەکو تەندروستی ئەم چالاکیەمان سازداوە بۆ ئەوەی کە هۆشیاری لە نێوان مناڵانە بڵاو بکەینەوە. ئێمە وەکو ڕێکخراوی خۆمان وەکو ڕێکخراوی پاکۆ بە پێدانی ڕێنمایی دەربارەی مامەڵەی تەندروست لەگەڵ ئاژەڵاندا و بڵاوکردنەوەی ناتوند و تیژی بەشدار بووین. ئێمە وەکو ڕێکخراوی پاکۆ چەند ڕێنماییەکمان هەیە بۆ مناڵەکان، چەند چالاکیەکمان هەیە، ئاژەڵمان هێناوە بۆ ئەوەی کە فێر بن کە چۆن مامەڵەی لەگەڵا بکەن بە شێوەیەکی ڕاستەوخۆ. تۆڕی زەوی چەند کارێکی دەستیان هێناوە بە هەمان شێوە کارێکیان هەیە پاراستنی خاک کە چۆن خاک بپارێزین بۆ ئەوەی کە هەمومان پارێزراو بین. تەندروستی سلێمانیش بە پێدانی ڕێنمایی و چەند بڕۆشورێک بەشدار بوون و پەروەردەش چەند مەکتەبێک بەشداریان کردووە و بە وێنەکردن و بە شانۆی بووکەڵە و بۆ کار و چالاکیانە بەشدارن. ئەمڕۆ هاتوین بۆ ئێرە کە بەشداری لەم چالەکەمان کردووە بۆ چالەکەکەمان ئەوەیە کە شانۆگەریە بۆ دەربارەی ژینگە پارێزی. دوو تیمین ینی لە هەر یەک تیمین بەس دوو گروپی جیاوازین و ئەم شتانشمان لە ژووری ئارتی خۆمانەوە هێناوە لە تابلۆ و ئاکرلیک و هەموو شتەکانمان هێناوە و زۆر گرنگە ژینگە پارێزین لەبەرەوەی ژینگەکەمان پاک و خاوێن بێت و دیمەنێکی جوانمان پێبەخشێت و شتێکی تەندروستیش. لەو تیمێکا کراین بە دوو گروپە، گروپێکی باش و گروپێکی خراپ کە گروپە خراپەکە شتەکان فڕئەیەن، گروپە باشەکەش یان کتێب ئەخوێنەوە ئەوانە و دوای کە شتەکان فڕئین لە ئەخیرا کوڕێکی هاوڕێ خۆمان هەر یە دڕامانەوە سێنێت و دەسەخینە دەستێکەوە ئەڵێن ئیتر لەمەدا ژینگە پارێزی. Niszczy energię, chłodno do oki. Bele masz garson. بخير هذا احس ناكي متى بيذاكر دوا؟ انا ما عندي ذاكره صلي انا شوي ساعه الدنيا انا ويا كافيا انا ساعه كم برونو ماما راسك بخير بين ميوانا برسكان مدامك دانشتوم وسيري ام جروبا كم وهالسكوت ام جروبا بيزاري كردم بويا بريارم دا بيان وسنم كاريكي جوانا بوشوي بر رفتار برابر كسكام كين كاريكي جوانا بوشوي جينجا بيس بكين بقومان نخير بويا هاوران بهول دي كاري باشتر بكين ودس بخينه دستيك ئەمەجمان ئەوەی ئیتر ژینگە زۆر پیسمان کردو ئیتر بە پیسی نەکەین هەموو هەریەکە وێنەکانی بە ئامانجێکە ئێستا ئەوەی من دنیا چۆن بڵێ دنیایەکی پاکیان هیچ شتێکی تیانە ئەگەر کارگوسکردی هەبێ لە دەرەوەی شای کردێتی لە بەر ژینگەکەمان تێک نەدا ئەمانەی لێرەین ئەم 90 تەلە بە 20 نازان چەند 90 بە 20 هەمومان باشین لە وێنە ئیتر مامۆستا هەڵی بژاردین بۆ وێنەکان. هەرێک و پامێکیە ئەمەی کە من کەشامە کە ڕەنگم کرد زیاتر تێگەشتنی لەسرە بێ بەم ڕێنمایانە کە ئەیکەم ئەگەر ئەو ڕێنمایانە جێبەجێکەی توی ئیمکە ژینگێکی زۆر پارێزرا و ئارام تەبێ.
ئەم دەربارە